سڵاتان لەوێت ئازان و خۆشەویستان، پشتیوان کەریمم ئەمڕۆ شاندێکی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بارزانی لە زانکۆی سۆران بوون. دەمانەوێت بزانین ئامانجی سەردانیکردنیان چی بوو و هاوکات کۆبوونەوەیەکیش لەگەڵ زانکۆی سۆران کراوە و دەمەوێت بۆ وردەکاری زانینی ئەم پرسانە میوانێکم لایە خاتوو ستاف ئاسۆب ئۆفیسی بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بارزانی. خاتوو سڵاوت لێبێتی ئەو کاتت باش. ئەمڕۆ لە زانکۆی سۆران بوون. ئامانج لە هاتنتان بۆ زانکۆی سۆران چی بوو؟ سلااو لە ئێوەش سلااو لە هەموو بینەران و بیسەرانەی زاری کرمانجیش بێت. ئێمە ئەوڕۆ هەڵبەتە لە زانکۆی سۆران بووین بۆ ئەوەی سیمینارێک پێشکەش بکەین لەسەر 18 ساڵەی کار و خزمەت و چالاکیەکان و مێژووی پڕسەروەری دەستگای خێرخوازی بارزانی لەو کار و چالاکیانێکمە لە ماوەی ساڵی ڕابردوودا ئەنجامماندا و لە خزمەت مرۆڤایەتی. تابێ ئێمە لەو سیمینارە ئاماژەمان بۆ داوکە لە چەند سێکتەر کار دەکەین، لەو شوێنانەشکە کار دەکەین جگە لەوانەیە کار و چالاکیەکانمان لە چەند بواردا جێخۆمان کردوتەوە ئەو پرۆژانێک لە ماوەی ڕابردوودا ئەنجاممانداوە. هەڵبەتە باسمان لە پلان و کار و چالاکی داهاتوشمان کردووە و ڕوونکردنەوەی تەوامان بە قوتابیاندا و هەروها ئاماژەمان بە سەرچاوەکانی داهاتی خۆمان کردووە کەمە لە چەند لایەنێک و لە چەند شوێنەوە دەتوانین داهاتی پێویست بۆ بەدەستهێنانی پرۆژەکان دابین بکەین. ئەمانە کۆمەڵێک بابەت بۆ جگە لەمانە قوتابی و زانکۆکان چۆن بتوانن هەلی کار لە دەستگای خێرخوازی بارزانی بەدەست بهێن و هەروها چۆن وەکو خۆبەخش لە دەستگای خێرخوازی بارزانی کار بکەن. دەمێت باس لە گرنگی ئەم 18 ساڵی کارکردنی بکەین. بە دیاریکراوی ساڵ بە ساڵ کاری جیاوازتر و دەستگای خێرخوازی بارزانی سنووری وڵاتانیشی بڕیوە. پلانی دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئەم ساڵ چی دەبێت و هاوکات بۆ سنووری دارە سەربەخۆی سۆرانش چییە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە لە 18 ساڵی ڕابردوودا لە 12 وڵاتی جیهاندا کارمان کردو لە هەر شوێنێک هەمیشە ئاماژەمان بەوە داوەکە ئێمە خزمەتکاری میلەتی خۆمانین جگە لەمەش شانازیە بۆ ئێمە کە خزمەتکاری میلەتی خۆمان بین. ئەوە وتەی باوچ ڕۆحینەتەوەی کورد بەلە مستەفای بارزانیە کە سیستەم و بنەمای کارکردنی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە هەمان کاتدا هەمیشەش ئاماژەمان پێداوە کە لە هەر شوێنێک مرۆڤایەتی پێویستی بە هاوکاری بێت تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەو شوێنە دەبن. ئێمە لە ماوەی ئەو 18 ساڵ ئاماژەم پێدا جگەلوەیە کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لە وڵاتی عراقش ئێمە کارمان کردووە 12 وڵاتی تر لە جیهان ئێمە کارمان کردووە کارەکانیشمان بەردەوام دەبن. هەڵبەتەوەی زۆر گرنگە بۆ ئێمە کە لە سیستەمی کارکردنی ئەم ساڵ و پلانی استراتیژی ئێمەدا هەیە کارکردنە بۆ گەنجان بۆ قوتابیانی زانکۆ و دەرچوانی زانکۆ کە چۆن پەرە بە تواناکانیان بدەین چۆن بتوانن هەلی کار لە ناوەندی بازاردا بەدەست بهێنن هەروها کار بۆ ئەوە بکەن چۆن ئەو هەلو دەرفەتانەی کە هەن بیقۆزنەوە بتوانن باشتر پەرە بە کار و توانەکانی خۆیان بدەن. لەگەڵ ئەمەشدا ژینگە بابەتی شتێکەکەمە زۆر بە گرنگجێت لی دەڕوانی کۆمەڵێک پرۆژەی زۆر باشمان بۆ ئامادە کردووە. لەگەڵ لە پاڵ ئەمەشدا ئێمە زۆر بە گرنگجێ لە بابەتی کەم ئەندامانی خودخاوەن پێداویستیان دەڕوانین بۆ نمونێ مەتەستە هەوڵمانداوە چەند سنتەرێک بکەین و چەند کار و پرۆژێکمان هەبێت بۆ خزمەتیەوانە هەروە ئەو پێداویستانێک کە پێویستیانە بۆیان دابین بکەین بە تایبەت بابەتی ئۆتیزم کە ئێستا بەداخەوە منداڵێکی زۆر توشبووی ئۆتیزم لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەن لەوانە بابەتی پەروەردەیە کە زۆر بە گرنگجۆ تێدا دەڕوانین ئینشاڵڵا لە ماوەی داهاتوودا چەند پرۆژەیەکمان دەبێت بۆ بابەتی پەروەردە لەوانش نۆژەنکردنەوەی کۆمەڵی قوتابخانە لە سنووری پارێزگای هەولێر کە بە ئەکیدی بەشێک بەر ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەوێتن و سۆرانیش لێرە چەند قوتابخانێک نۆژەن دەکەینەوە. دوای پێشکەشکردنی سمینارە کە لە زانکۆ ئەنجام درا گفتوگۆیەک کرا لەگەڵ زانکۆ ئامانج بۆ ئەم گفتوگۆچی بۆ گەڕوونی کەیتەوە پلانی پرۆژەتان هەیە؟ بەڵێ هەڵبەتەمە ماوەی ڕابردوو لە زانکۆی سۆران بووین بەشداری لێک لە کۆربەندەکانی زانکۆی سۆران بووین بە دەستخۆشیەوە کە بەڕاستی کاری زۆر جوان لەم زانکۆیە دەکرێتن قوتابیان زۆر بە باشی سوودمەند دەکەن لە کۆمەڵک کار و چالاکی لەو کۆربەندە ئێمە کە بەشدار بووین چاڵنجی بەشێک لە قوتابیانمان قبول کرد بۆی کەمە بین لە ماوەی داهاتوودا کۆمەڵک خول و ڕاهێنان و پەرەپێدانیان بۆ بکەینەوە. ئەمڕۆ بەخۆشحاڵی و لەگەڵ سەرۆکی زانکۆ دانیشتوین لەگەڵ دکتۆر شێروان بە هەمان شێوە لەگەڵ بەڕێوەبەری CDC زانکۆی سۆران دکتۆر ڕزگار لەگەڵیان دانیشتین پرۆپۆزەڵی خۆمان پێشکەشیان کردو چاوەڕێی ناوان شتێبینیەکانی خۆیان زیاد بکەن لە بۆ پرۆپۆزەڵەکەمان لە ماوەی داهاتوودا دەبێتە یاداشتێکی لێک تێگەیشتن لە نێوان هەردوو لە واتە لە نێوان دەستگای خێرخوازی بارزانی و زانکۆی سۆران ژمارەیەکی بەرچاوی قوتابیان و دەرچوانی زانکۆی سۆران تێدا سوودمەند دەبن بتوانن بە ئاسانی لەو هەلی کارانەی کە لە ناو بازاری کاردا هەیە سوودمەند بن و بتوان کاری خۆیان دەست بکەوێت. دوای پرسیارمە پرۆژەی دەستگای خێرخوازی بارزانی چی دەبێت و بەگشتی بۆ سنووری ئیدارە سەربەخۆ سۆران و بە تایبەتی بۆ ئیدارە سەربەخۆ سۆران لە سنووری پارێزگای هەولێر بۆ ئەم ساڵ؟
بەڵەوەکو ئاماژەم پێدەم ئێمە کۆمەڵک پلانی نوێمان هەن یەک لەو پلانانێکەوەکو ئێستا ئاماژەم پێدا ئەو پرۆژەی پێگەیاندنی قوتابیان دەبێتن بۆ زانکۆی سۆران لە هەمان کات دەمە نوێژەنکردنەوەی قوتابخانەمان هەیە لەو نوێژەنکردنەوەی پشتی شێر ئیداری سەربەخۆی سۆران دەکەوێت لە هەمان کاتێمە کۆمەڵک پرۆژەمان هەن کە لە ماوەی نزیکدا ڕاگەاندنی بۆ دەکرێت و دەکەوێتە بەر دیدی هەمووان کە کۆمەڵک پرۆژەنە بەتایبەت لە خزمەتی کەماندامان و منداڵانی ئۆتیزم و نابیست و نابینایان دەبێتن هەروەها بابەتی خانەی بە ساڵاتچوانە کۆمەڵک بابەتی ترامانە کۆمەڵک پرۆژەی زۆر جوان و ناوازن لە شاری سۆران جێبەجێ دەکرێت لە هەمان کاتێمە هەفتەی ڕابردوو یاداشتێک واژووکراوە بڵێن عقدێک واژووکراوە لەگەڵ ڕێکخراوی مەینی نەرویجی کە کۆمەڵێک دەرمان و پێداویستی تەندروستی دابین دەکرێتن بێگومان ئەو پێداویستی و دەرمان و پێداویستە تەندروستیانە دەبەخشێت بە بنکە تەندروستیەکان و سۆرانی شێکێک دەبێت لەو شوێنانەی کە بتوانێت سوودمەند بێت لەو هاوکاریە. زۆر سپاس بۆ ستاف ئاسۆ بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بارزانی بەڵێ دەمەوێت ئاماژەبەوە بکەم ئەمڕۆ ستافی دەستگای خێرخوازی بارزانی کە لە شاندێکیان لە ئۆفیسی هەولێر هاتبوونە زانکۆ سۆران و ئامانجیان پێشکەشکردنی سیمینارێک بوو لەبارەی 18 ساڵی دامەزراندنی دەستگای خێرخوازی بارزانی دەستگای خێرخوازی بارزانی لەژێر دروشمی وتەی سەرکردە ڕابەری گەلی کورد مەلام مستەفای بارزانیە کە دەڵێ دەبێت مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێدامەزرا و هاوکات لە ساڵی 2005 لەسەر دەستی سەرۆک بارزانی ئەم دەستگای دامەزراوە و هاوکاریەکانی سنووری چەندین وڵاتی بڕیوە و لە دوایین پێشهاتیشدا هەروەک ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بارزانی ئاماژەبەوەدا کۆمەڵێک پرۆژەی گرنگ و ئەکادیمی هەن کە لە زانکۆ سۆران وا بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا بە هاوبەشی لەگەڵ زانکۆ سۆران بۆ قوتابیان ئەنجامی بدەن و هاوکات ئاماژەشی بەوەدا وا بڕیارە کۆمەڵێک قوتابخانە لە سنووری پارێزگای هەولێر نۆژەم بکرێنەوە بەشێک لە قوتابخانەکانیش لە سنووری دارە سەربەخۆی سۆران بەڵێ